جەنابی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێزان لە ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانی، بەڕێزان ڕاوێژکاران و بەڕێوەبەرانی گشتی و بەڕێوەبەران و سەرپەرشتیاران و مامۆستایان لە وەزارەتی پەروەردە، بەڕێزان میوانانی خۆشەویست و بەشداربووانی کۆنفرانسی قوتابخانەی پەرەپێدراو، بەخێربێن سەرسەر و سەرچاوانمان و بەیانی باشتان لێ دەکەین. بەڕێزان، بەخێربێن بۆ کۆنفرانسی قوتابخانەی پەرەپێدراو کە بەرنامەیەکە بە هاوبەشی لە نێوان وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانی ئەنجام دەدرێت لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. لەگەڵ سرودی نیشتیمانی ئەی ڕەقیب بۆ چەند ساتێک بە پێوە بە بێدەنگی دەوەستین. داوا لە جەنابی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز دکتۆر ئالان حەمەدساعید دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەناوی خوای گەورە میهرەبان، بەیانی هەموو لایەکتان باش. خۆشحاڵم ئەمڕۆ لێرە لەگەڵ هاوبەشەکانمان لە ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانی بریتیش کاونسڵ کۆنفرانسێکی پەروەردەیی سەبارەت بە پرۆژەی بنیادنانی تواناکان ئەنجامەدەین. سەرەتا دەمەوێت سپاس و دەستخۆشی لە ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانی و هەروەها یەکێتی ئەوروپاش بکەم کە فەند و پارەدارکردنی ئەو پرۆژەیە کات لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان. پرۆژەی بنیادنانی تواناکان پرۆژەیەکی استراتیژی پەروەردەیی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە گەڕانەوە بۆ پاشەوەی نییە، بەڵکو هەنگاونان بەرەو باشترکردن و چاکردن و دەوڵەمەندکردنی هەیە. ئەوەی کە بۆ هەموو لایەکمان گرنگە ئەویژەوەیە چۆن بتوانین کوالێتی خوێندن لە ناو ناوەندەکانی خوێندن پەرە پێ بدەین، چۆن بتوانین ئەو شێوازە کۆنەی کە لە کاری سەرپەرشتیاریە هەبوو ئەمڕۆ لە دنیاە گۆڕانکاریی زۆری بەخۆیەوە بینیوە دامەزراوە هەڵسەنگاندنی بۆ کرێ و بە گوێرەی پێوەر و بە گوێرەی ستاندارد. ئەو ستانداردانانی لە ڕابردوو هەمان بوون بۆ سەرپەرشتیاری پسپۆڕی و ئێستا گۆڕاون بۆ ئەوەی کە لەسەر ئاستی مامۆسا و لەسەر ئاستی قوتابخانە و دامەزراوەکە هەڵسەنگاندن بکرێ. گۆڕانکاری و وەرچەرخانێکی گرنگن، بەڵام ڕەنگە پێویستیان بە دەوڵەمەندکردن هەبێ. پراکتیزەکردنی ئەو پرۆژەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتیش لە دوایەوەی کە کۆرۆنا بواری داین توانیوان لە بەشی هەرە زۆری قوتابخانەکانی خۆمانە و پرۆسەیە جێبەجێکەین، ڕەنگە پێشاوڕوونی زیاتری دابێتینێ. چانسیەوەمان نەبوو کە لە ساڵی خوێندنی 2019 لە هەموو ناوەندەکانی خوێندن پرۆژەکە جێبەجێکەین و پاشانیش ڤایرۆسی کۆرۆنا بواری نەدا کە پرۆسەی خوێندن ڕاستەڕێ و بە شێوەیەکی ئاسایی بڕوا بڕێەوە، بەڵکو ئەمەش وای کرد کە پرۆژەی بنیادنانی تواناکان کاریگەر بێ بە هەموو لێکەوتەکانی ڤایرۆسی کۆرۆنا. بەڵام لە ساڵی خوێندنی ڕابردوو بە پێوە دەرەنجامانەی کە بۆمان گەڕاوەتەوە پرۆژەکە لە بەشی هەرە زۆری قوتابخانەکانی هەرێمی کوردستان، ئەگەر چەند قوتابخانەیەکی کەم بێ، لە بەشی هەرە زۆری قوتابخانەکان و خوێندنگەکانی هەرێمی کوردستان جێبەجێکراوە. ئەوەی کە گرنگە ئێستا ئەمە هەنگاوی بۆ بدەین ئەوەیە چانسێک لە بەردەم هەموومانە لە ڕێگەی دروستکردنی دوو ژوورەوە گفتوگویەکی زیاتر بکەین بۆ ئەوەی کە پرۆژەکە بەرەو پێش بەرین. ئەم پرۆژەیە ڕەت ناکەینەوە، چونکە کاری سەرپەرشتیاری لە ڕابردوو بینراوە، با تۆزێکیش واقعی بین. سەرپەرشتیار جاران
لە ساڵێکە دوو جار سێ جار بچوایەتەوانەی مامۆسایەکە و کارەکەی تەنهاوە بوو بەڵام کۆی دامەزراوەکە چی لێ بەسەر هاو زۆر لەژێر تەرکیزانە بوو و بە ساڵێک دوو جاریان سێ جار چوونی سەرپەرشتیارێک بۆ ناوەندێکی خوێندن و سیرکردنی مامۆسا و مشاهادە و دیدەنیکردنی ڕەنگە ئامانجە پەروەردەیەکان نەپێکێت تەنها لایەنی بەس فێربوون بخرێتە ژێر باری پرسیارەوە. لەبەرەوە ئەم پرۆژەیە پرۆژەیەکی گرنگە و ئاراستەی ئێستای دنیاش بەرەو ئەم جۆرەیە لە هەڵسەنگاندن لەسەر بنەمای پێوەەر و بۆ ئەوەی کە بتوانیت کوالێتی خوێندن باشکەیت دەبێت ستانداردێکت هەبێ بۆ ئەوەی کە لە کۆتاییە هەڵسەنگاندنی لەسەر بکەیت. ئەو ستانداردانەی کە لێرن بەشی هەرە زۆریان ستانداردێکی زانستین ڕەنگە جێگەی تێبینی نەبوون. ئەوەشی کە لە ئەنجامی شارەزایی و لێهاتووی پسپۆڕی و توانای مامۆسایانی ئەمە بەڕێوەبەری قوتابخانەکان و هەروەها سەرپەرشتیاران گرنگ بێت ئەوەیە ئێمە بتوانین ئەو تێبینیانەی کە پێویستە ئێوە لە ڕێگەی دام و دەستگا پەروەردەیەکان کۆتان کردبێتەوە ئەمڕۆ بیهێنن لەنا ئەو ژوورانە گفتوگۆی بکەن بۆیە چۆن بتوانین ئەم پرۆژەیە دەوڵەمەندکەین. هەر سێ کۆڵەکە سەرچیەکەی سەرپەرشتیاری هاوڕێی ڕەنەگر و بەڕێوەبەری سەرکردە و هەڵسەنگاندنی دەرەچی کە سێ ستوونی سەرەکی پرۆژەی بنیادنانی تواناکانن ڕۆڵی کاریگەریانە بێت لە ماوەی پاشتر لە بەرەو پێشچوونی کوالەتی خوێندن لە هەرێمی کوردستان. بەڵام وردەکاری ئەم بابەتە ڕەنگە پێویستی بە دەوڵەمەندی زیاتر هەبێ. وردەکاری ئەم بابەتە ڕەنگە پێویستی بەوە هەبێ دۆستان و دڵسۆزان سەرنج و تێبینیەکانیان لە ئەنجامی پراکتیزەکردن بۆ دەوڵەمەندکردن بخەنەڕوو. بۆیە ئەو چانسە و کوتم لە بەردەرچی هەمومانایە کە گوێبیست بین بتوانین ئەم پرۆژەیە دەوڵەمەندکەین گەشەی پێ بدەین. من دووبارە سوپاسی هەموو بەڕێزاناکەم کە لە وەزارەتیش سەرۆکایەتی و تیماکەن بە تایبەتی برای بەڕێز مامۆستا بورهان ئەرگەشووی ڕاوێژکاری پێشکەوتوو کە کۆنتاکتی ڕاستەوخۆی هەیە و سەرپەرشتی پرۆژەکەکەن لەگەڵ هەموو بەڕێزانی دیکە بۆ ئەوەی بتوانین پرۆسەی بنیادنانی تواناکان لە ناو ناوەندەکانی خوێندنی ئێمە بە هەندێک میکانیزمی نوێ بە هەندێک گۆڕانکاری نوێەوە بتوانین جێبەجێ بکەین. سپاس بۆ ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانی و سپاس بۆ یەکێتی ئەوروپا کە پارەدارکردنی ئەو پرۆژەی لە ئاسۆ گرتووە. زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونی هەموولایەکتن. سپاس بۆ دکتۆر ئالان حەمەسعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێز عەبدی حەسەن جێگری بەڕێوەبەری نیشتیمانی ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانی لە عێراق وتارێکمان پێشکەش دەکات. بەڕێزیان با بفەرمێ. Good morning and Roj Bash, Your Excellency, Minister of Education, Minister Alan Hama Saeed, respected Director Generals, officials of the Ministry of Education, educators and school leaders. I'd like to welcome you all to this conference of developing school in Kurdistan region of Iraq. As the Minister, His Excellency the Minister already mentioned, the conference really aims to look at two key areas. The first area is at the school level. So this is around quality assurance and quality control. It will enable schools to have robust systems based on the three pillars of assessment by an external evaluator, critical friend, and the evaluation feedback that will help with continuous development for schools and school leaders. The aim is to ensure that the sustainability and the embedment of the developing school is across all of the schools of Kurdistan region of Iraq, which will help us to also, this will be the starting point, and it will be really the area that we will try to implement the national framework for inclusive education and also the launched enrollment strategy.
So the importance of this area and getting the developing school model right cannot be overstated. And as you saw today, the level of support that it has by His Excellency the Minister and also by you as the officials from the Ministry of Education has been really welcoming and heartwarming to see. So very well done to all of you and all who are involved for your hard work to embed and engage at this level. The second level that this program and model would be really beneficial is at the ministry's level. It will help the ministry to take and look at evidence-based decision-making, where the ministry will be able to very quickly identify areas of excellence that can be amplified and learned from, but also areas that need further attention and improvement. So you will see today, as the Minister, His Excellency, have encouraged you all to bring your ideas, to bring your suggestions, and to have a robust discussion in those workshops, which I'm looking forward to following. Finally, I really would like to give a heartfelt thank you to the Ministry of Education for the long-standing partnership and support that we have with them and the British Council. This has started back in, and even before that, but particularly for the developing school model around 2008. It's being launched at the moment into 6,000 schools, and it will positively affect the lives of 160,000 education professionals and beyond, of course, for the students. Once more, thank you very much for the support, for the engagement, for His Excellency for being here today and for his continuous support. Thank you to my colleagues at the British Council for putting this together, and of course to the European Union for their funding and partnership. Thank you very much. بەڕێزان، بەڕێز بورهان عەبدوڵڵا ڕاوێژکاری پێشکەوتوو لە وەزارەتی پەروەردە وتارێکمان پێشکەش دەکات بە ناونیشانی شێوازی نوێی سەردەمیانەی سیستەمی سەرپەرشتیاری لە هەرێمی کوردستانی عێراق. بەڕێز بورهان با بفەرمێت. زۆر جار کاک عەمار باز دەکات دەڵێ ئەگە سەیری وێنەکانمان بکەن لە دەستپێکی جێبەجێکردنی ئەم بەرنامەیە هەموومان گۆڕاوی. ساڵانێکی ئەوەندە زۆرە دەستمان پێکردووە، بەڵام خۆشبەختانە زۆربەی هەرە زۆری ئامانجەکانی ئەم بەرنامەیە جێبەجێ بوون. سپاس بۆ خوا بە هاوکاری هەموو لایەک ئێستا هەرێمی کوردستان خاوەن شێوازێکی سەرپەرشتیکردنی نوێی هاوچەرخ و سەردەمیانەیە. کە دەڵێن شێوازی نوێی سەرپەرشتیکردن، واتە وازمان لە شێوازە کۆنەکە هێناوە، شێوازێکی نوێمان پەیڕەو کردووە. بەڵام لەوە گرنگتر کە خۆشبەختمان دەکات یەکێکە لەو سیستەمە نوێیانەی کە لە وڵاتە هەرە پێشکەوتووەکان سیستەمە فێرکاریەکان جێبەجێ دەکەن، واتە بە مانای وشە سیستەمێکی نوێیە. و حەز دەکەم جەخت لەسەر شتێکی دیکەش بکەمەوە، ئەم سیستەمە 100% سیستەمێکی کوردستانیە. بە شانازیەوە قەلەم و بیرکردنەوەی پەروەردەکاران لە هەرێمی کوردستان ئەم سیستەمەیان داڕێشتووە. ڕاستە بریتیش کاونسڵ پاڵپشتی ئێمەی کردووە بە هێنانی ڕاوێژکارانی نێودەوڵەتی بە شارەزایی، بە پاڵپشتی دارایی، هەروەها یەکێتی ئەوروپاش وەکو بەخشەری سەرەکی پاڵپشتی دارایی کردووە. بەڵام جەخت دەکەمەوە بیرکردنەوەی ئێوەی بەڕێز ئەم سیستەمە و ئەم شێوازە نوێی داڕێشتووە، بۆیە مافی خۆمانە کە شانازی بەوە بکەین کە توانیومانە بەو ئەنجامە باشانە بگرین. بێگومان هەر گۆڕانکاریەکی نوێش هەندێک تەنگ و چەڵەمەی تێدەکەوێت. ئەم سیستەمەش ئەم شێوازە نوێیەش بە گەلێک گرفدا تێپەڕی، بەڵام هەموویان ئاسایی بوون، هەموویان لە دڵسۆزیەوە بوو، هەموویان بۆ ئەوە بوون کە زیاتر ئەم شێوازە پۆختە بکرێت. ڕاستە زۆر بە هێواشی جێبەجێمان کرد، بەڵام هەمیشە هەنگاوەکانمان جێگیر بوون. هەوڵمان دەدا کەس بەجێ نەمینێ، هەوڵمان دەدا هەموو ئەوانەی کە لە ناو پرۆسەکەدا مایەی ڕازیبوونی هەمووانی لەسەر هەموویان پێ ڕازی بوون و هەموویان پێ دڵخۆش بن.
ئێستاش ئەگەر هەر نیگەرانیەک هەیە و ئەگەر هەر پرسیارێک ماوە ئەمڕۆ کۆبووینەتەوە لێرە بۆ دوو ئامانج یەکێکیان هەموو ئەو پرسیارانەی کە لە میانی جێبەجێکردنی بەرنامەکەدا سەریان هەڵداوە ئەمڕۆ دەکرێ وەڵامیان بدەینەوە و دەکرێ خاڵ لە کۆتایی ڕستەکاندا دابنی هەر گرفتێک هەر بابەتێک دەرگای گفتوگۆ کراوەیە بەو پەڕی ئازادی بەڵام مەبەست لێی پوختەکردن بێ مەبەست لێی دەوڵەمەندکردن بێ و لە هەمان کاتدا مافی خۆشمانە بڵێن تەنها بۆ ئەوە لێرە نین وەڵامی پرسیارەکان بدەینەوە نەخێر لێرەین بۆ ئەوەی ئاهەنگ بگێڕین بە بۆنەی سەرکەوتنی بەرنامەکە ئاهەنگ بگێڕین بەوەی کە دەستکەوتێکی گەورەمان بەدەست هاتووە ئەمە خاڵێکی گرنگە پێویستە لە بەرچاومان بێت جا بەڕێزان هەڵسەنگاندن بۆ خۆی هۆکارێکە وەسیلەیەکە نەک بۆ خۆی لە خۆی دەغایەیە ئامانجی سەرەکیش لە هەر هەڵسەنگاندنێک باشترکردنە ئەگەر بەبیر خۆمان بێنینەوە لە شێوازە کۆنەکە کە لێرە باسی شێوازە کۆنەکە دەکەم مەبەستم ئەوە نییە لە ماندووبوون و ئەرکی پەروەردەکارانمان لە ڕابردوودا کەم بکەینەوە نەخێر بۆ سەردەمی خۆی شێوازێکی گونجاو بوو شێوازێکی لەبار بوو بەڵام گۆڕانکاری دنیا پێویستی بەوەی کرد گۆڕانکاری بیردۆزەکانی بواری پەروەردە و فێرکردن شتێکی حتمی کرد کە ئێمە بیر لەم گۆڕانکاریە و لەم شێوازە نوێیە بکەینەوە هەمومان بە بیرمان دێ کاتێک بەڕێز سەرپەرشتیارێک سەردانی قوتابخانەیەکی دەکرد زەندەقمان دەچوو بەڕێوبەری قوتابخانە مامۆستا تەنانەت قوتابیانیش جا من لێرەوە نامەوێ باسی سلبیاتی شێوازە کۆنەکە بکەم بەڵام شێوازە کۆنەکە شێوازێک بۆ بە دوای هەڵەدا دەگەڕا بە دوای کەم و کوڕی و بە دوای شتە نادیارەکاندا دەگەڕا ترس و دڵەڕاوکیەکی دروست دەکرد لە ناوەندی خوێندندا ئەوەی ئێستا دەکرێت نەخێر ئەوەی ئێستا دەکرێت بە ئاگاداری بەڕێوەبەری قوتابخانە بە ئاگاداری تەواوی ئەوانەی لە ناو پرۆسەی پەروەردەدا کار دەکەن شێوازەکە دەکرێت بەڵام بە زۆر بە کورتی باسی چەند خەسڵەتێکی هەڵسەنگاندنی دروست بکەین یەکێک لە خەسڵەتەکانی هەڵسەنگاندنی باش گشتگیریە پێشتر تەنها ئەدای مامۆستا هەڵسەنگاندنی بۆ دەکرا بەڵام ئەوەی ئێستا دەکرێت خودی قوتابخانە وەکو یەکەیەکی گشتگیر و بۆ تەواوی پێکهاتەکانی ناو قوتابخانەش لە بەڕێوەبەر و لە یاریدەدەر و لە مامۆستایان و هەروەها ڕێنماییکاری پەروەردەیی و هەموو ئەوانە هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت خەسڵەتێکی دیکەی هەڵسەنگاندنی باش چییە؟ بەردەوامیە وەکو جەنابی وەزیر ئاماژەی پێکرد پێشتر سەردانێک دوو سەردان بۆ کارگەڕیەکان دەبوو بە سێ سەردانی دەکرا ئەمە شوێنی ئەوە ناگرێتەوە کە سەرپەرشتیاری هاوڕێی ڕەخنەگر بە درێژایی ساڵ وەکو پاڵپشتیکار لەگەڵ قوتابخانە و بەڕێوەبەری قوتابخانەدایە کەواتە بە بەردەوامی هەڵسەنگاندنێک دەگوزارێت اینجا بابەتیانە خەسڵەتێکی دیکەیە بە یعنی هەڵسەنگاندنی مەوزوعی بۆ هەر پرۆسەیەکی هەڵسەنگاندن پێشتر فۆرمێکی ئاساییمان هەبوو تەنانەت بەس تک دەکرا چەند خاڵێک بوو جۆرێک لە میزاجیەت دەوری تێدا هەبوو ئەوەی ئێستا تۆ پێوەرت هەیە پێوەری وردی زانستیت هەیە ئەم پێوەرانە دەبنە بنەما و نیشاندەر هەن و واسفاتیش هەن کەواتە تاکی هەڵسەنگێنەر ناتوانێ هامشی میزاج تێدا ئەوەندە کەم دەبێتەوە نزیک دەبێتەوە لە سفر خاڵێکی دیکەی هەڵسەنگاندنی باش ئەوەیە کە تۆ هەڵسەنگاندن ببەستیتەوە بە ئەنجامەکان پێشتر ڕەنگە ئەدای مامۆستا باش بوو بێ بەڵام ئایا لە کۆتاییدا قوتابی باش فێر دەبێ ئایا فێربوون بەدەست دێ ئایا ئەنجام قوتابخانە ئەنجامەکانی جێبەجێ دەکاتن ئەم هەڵسەنگانەی ئێستا بەستراوەتەوە بە ئەنجامەکان هیچ لایەنێک نەهێڵراوەتەوە کە بیری لێ نەکرێتەوە کە بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندی هەبێتن بە
هەڵسەنگاندن لەم پرۆسەیەدا. اینجا دەستکەوتی تر لە پاڵ ئەم شێوازە نوێیەدا بەدەست هاتوون. ئەگەر سیر بکەن ئێستا ئێمە خاوەنی کۆمەڵێک ئەدەبیاتی پەروەردەیین، کۆمەڵێک نامیلکە و نووسینی پەروەردەیی بە هێزمان ئێستا مولکی وەزارەتی پەروەردەن. لە هەمان کاتدا هەزاران کەس ڕاهێنانی ئازبەرزی بینیوە، سەدان ڕاهێنەرانمان هەن. ئەوانە هەمویان دەستکەوتن و دەکرێت ئیستثمار بکرێن و زیاتر ئیشی لەسەر بکەین. ئەم سێ کوچکەیەی کە باس کرد جەنابی وەزیر و کاک عەبدیش لە وتەکانیاندا من نامەوێت بچمە سەر تەفاسیل چونکە پرزنتێشن و بابەتی دیکە هەنە و هەمووشتان ئاشنا خۆتان لە ناو پرۆسەکەدا بن و خۆتان پرۆسەکەتان بەرهەمهێناوە، بەڵام ئەم سێ کۆڵەگەیە هەڵسەنگێن ئەوەی ڕاست و دروست لێەوە دەست پێ دەکەن پێویستە لە بەڕێوەبەر وەکو سەرکردەیەکی پەروەردەیی لەوەوە دەست پێ بکەین. بەڕێوەبەر ئێستا لەم بەرنامەیەدا لەم سیستەمە نوێیەدا ڕۆڵێکی زۆری پێدراوە وەکو سەرکردەی پەروەردەیی. پێشتر تەنها جێبەجێکار بوو، ئێستا نەخێر. زۆربەی زۆری هەڵسەنگاندنی قوتابخانە لە ئەستۆی بەڕێوەبەری قوتابخانەدایە. هەر لە هەڵسەنگاندنی قوتابخانە خۆت هەڵسەنگاندنی تەواوی ستافی قوتابخانەکەش. And congratulations for what has been achieved so far, in line with what His Excellency the Minister and Mr. Burhan have already said. It falls to me just to say a few words about the developing school. Perhaps we could have the next slide, please. Could we have the visual, the next slide, please? As you can see, the developing school is the core of the work that the Ministry, in partnership with the British Council, funded by the EU, is right at the core of the programme. And it relies on schools as institutions taking responsibility and being accountable, importantly, being accountable for the teaching and learning of the students, and ensuring that the schools have the capacity to improve. I have a view, or use the terminology, not just a developing school, but a continually developing school. Schools change, schools develop. It's not a static process, it's a continual process. And the school, the developing school, as you can see, and has already been mentioned, is built on 3 pillars on the diagram. The external evaluation, the head teacher as a school leader, and of course the new role of supervisors as a critical friend. Next slide, please. I'll take each of those pillars in turn. External evaluation. Many of you will know that this is usually a 3-day visit by a committee of 3 supervisors, not the critical friend, and that provides an objective external assessment of school quality and effectiveness, with, importantly, suggestions for improvement in both an oral report to the staff of the school and a written report. It gives schools a powerful stimulus to improve their performance. They are held to account,
And they want to improve because they see what other schools are doing in the neighborhood. So there's a feeling of competition. But importantly, as my colleague, Director of the British Council said, it provides evidence to the Ministry of the, not just the Ministry at the centre, but at the Governorate, at the DOEs, about the quality of the whole system and about how it is improving. And it enables to make decisions based on evidence. But if it's going to, external evaluation is going to be effective and have maximum impact, it must be respected, it must be accurate, and it must be reliable. But also, it's not an investigation, it must be conducted in a constructive manner. And finally, the outcomes must be communicated clearly and on time so that the schools can take action. So in this regard, the work of the Quality Assurance Committees is vital in overseeing the process. Next slide, please. The second pillar I want to talk about is the critical friend supervisor. This too is vital in supporting school improvement in the 4 to 6 schools to which they are attached. They support and challenge head teachers. They're there to guide the head teachers, but not to take the lead on, on the development of the school. They support the quality, the development committees, the quality and development committees, and they support with school self-evaluation, school development planning, and responding to the findings of the external. ئەم کۆنفرانسی ئەمڕۆ هەمانە کۆنفرانسێکە دەربارەی قوتابخانەی پەرەپێدراو کۆنفرانسەکە بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکەی بۆ زیادکردنی ڕاو بۆ چوونی سەرپەرشتیارانی بەڕێزە بۆیە ئەوەی کە ئیمڕۆ ئەیکەین لەم کۆنفرانسە بریتە لە دەوڵەمەندکردنی پرۆژەی بنیادنانی تواناکان
دیارە تەوەرەکانی کە هەمانە بریتێ لە ڕۆڵی هاوڕێی ڕەخنەگەر ڕۆڵی لیژنەی هەڵسەنگانی دەرەکی لەگەڵ ڕۆڵی بەڕێوەبەری سەرکردا هەموو کاری ئێمە بریتێ لە زیادکردن و دەوڵەمانکردنی ئەو بۆچوونانی کە سەرپەرشتیاران هەیەە دەربارەی بەرنمەکە بێنینە ناو بەرنمەکە و بەرنمەکەی پێدەوڵەمەندکەین کاری من ئیمڕۆ لە کۆنفرانسا پێشکەشکردنی سیمینارێک بوو لەسەر شیکارکردنی داتاکانی هەڵسەنگانی دەرەکی دیارە گرنگی ئەم شیکارکردنە لەوەیە بێتە بنەمای پلاندانان بۆ بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەکان بۆ وەزارەتی پەروەردە و تەنانەت بۆ لەسەر ئاستی قوتابخانەکان بۆیە گرنگی ئەنجامەکانی هەڵسەنگانی دەرەکی لە شیکردنەوەیەتی پاش شیکردنەوە گۆڕینێتی بۆ چارەسەر بۆ و کێشانی کە قوتابخانە هەیەی من وەک ئەندامی گروپی کار و وەک ئەندامی لیژنەی پارێزگا لە پارێزگای هەولێر ڕۆڵم هەبووە لە بەرەو پێشچوونی پرۆسەی بنیادنانی تواناکان لە قوتابخانەکانە و قوتابخانەی پەرەپێدراو لە ناو هەرێمی کوردستانە زۆر جیاوازی هەیە لە قوتابخانەی پێشان و ئێمە ئێستا لەم کۆنفرانسە هاوکارە بێ بۆ چۆنێتی ڕوونکردنەوەی کارەکان لە دوو تەوەری سەرەکی تەوەری یەکەم ڕۆڵی نوێی سەرپەرشتیاران لە ناو قوتابخانەی پەرەپێدراودا و تەوەری دووەم لەسەر بەڕێوەبردنی هێڵیە واتە لاین مەنیجمنت و چۆن کارەکان دابەزێ بۆ خوارەوە و چۆن کارەکان ڕێچکەی باشتر و پەروەردەیی تر وەربگرێ ئێمە لە قوتابخانەکانمانە زۆر پێویستمان بە ڕوونکردنەوەکان هەیە هەم بۆ سەرپەرشتیاران کە کاری نوێی خۆیان شارەزاتر بن باشتر بچنە ناو قوتابخانەکانەوە و بەرەو پێشی بەرن و هەروەها بەڕێوبەرەکان زیاتر ببنە بەڕێوبەری سەرکردن لە ناو قوتابخانەکانیانە و هەروەها بۆ بەڕێوبەری یەکەکان و بەڕێوبەری سەرپەرشتیکردن کە کارەکانیان ئاسانتر بکرێت و بتوانن ئەرکەکان یاخود دەسەڵاتەکان دابەزێنن بۆ خوار خۆیان بە مەبەستی باشترکردن و بەرەو پێشبردننی ورتر بۆ کارەکان. پرۆژەیە ئەم کۆنفرانسە بە ضرورەتێک ئەزانین لەم کاتەیە بۆ بەهێزترکردنی پرۆژەی بنیادنانی تواناکان کە ڕۆڵێکی گرنگی هەبوو لە قوتابخانەکان بۆ بەرەو پێشبردننی ئاستی قوتابخانە لە 5 بوارە کە گرنگترینیان فێربوون و فێرکردنە سەرکردایەتیە کە ئەتوانین هەروەها بەشداری پێکردنی کۆمەڵگەیە کە ئەتوانین لەڕێی ئەم بوارانەوە قوتابخانەکان بەهێز بکەین بتوانین لە ئاستێکی لاواز بەرەبەرە بە چەند هەنگاوێک ئەم ئاستانە بەرز بکەینەوە بۆ ئاستێکی ستاندارد هیوادارین ئەم کۆنفرانسە سوودێک بگەێنێ و پەنجە بخەینە سەر ئەو خاڵە لاوازانەی کە هەیە بتوانین چارەسەریان بکەین. زۆر خۆشحاڵ بووم کە دوای 2 ساڵ لەسەر خانەنشینیم ئەمڕۆ بە دیداری سەرجەم پەروەردگاران شاد بوومەوە لەو کۆنفرانسەی کە تایبەت بوو بە بنیادنانی تواناکان و زۆر گرنگە و زۆر خۆشە مرۆڤ لە کاتی ئیشکردنی شوێن پەنجەی دیاربی ئێمەش سوپاس بۆ خوا کاتی خۆی لەگەڵ هاوکارانمان توانیمان ئەم پرۆژەیە بخەینە بواری جێبەجێکردن و لەوەی گرنگتر ئەوەیە کە وەزارەت پێزانینی هەبوو لەوەی ئەمڕۆ ڕێزیان لێنام بەم ئارمە زۆر سوپاسیانەکەم هەم وەزارەت و بە هاوکاری لەگە ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانی ئیتر ئینشاءالله بە ئومێدی ئەوەی کە سەرکەوتوو بوون هەموو لایەک و زۆر سوپاستانەکەم.